سڵاتان لێبێت و ئێوارەتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم کە ئەم ئێوارەیە لە پرۆگرامێکی نوێی ئێوارەی ڕەمەزان لەگەڵتانام هیوادارم هەموو لایەکتان تەندروست باش بن بێگومان بۆ ئێوارەیەش دکتۆرێکی بەڕێز لەگەڵمدایە ئەویش دکتۆر کاوە وسووە کە پسپۆری دڵ و قەستەرەیە کە پێکەوە گفتوگۆکەین دەربارەی ئەو کەسانەی کە نەخۆشیەکانی دڵیان هەیە یاخود کێن ئەو کەسانەی کە ئەتوانن لە مانگی ڕەمەزاندا بە ڕۆژوو بە تایبەت ئەوانەی کە نەخۆشیەکانی دڵیان یاخود قەستەرەیان بۆ کرای خۆ ئەو کەسانەی کە جەڵدەی دڵ لەیەوە بە شێوەیەکی گشتی باز لەمان ناکەین لەگەڵ میوانەکەم دکتۆر کاوە بەخێر بیت ئێوارەت باش زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر کاوەک دەزانین کە بێگومان ئەو کەسانی کە نەخۆشەکانی دڵیان هەیە یاخود بۆ نمونە قەستەرەیان بۆ کراوە شەبەکە و باڵۆنیان بۆ دانراوە یاخود ئەو کەسانێک کە جەڵدەی دڵ لەیەون هەموو ئەمانە بە شێوەیەکی گشتی ئەبێت لە کاتی ئاسایشە ئاگاداری تەندروستی خۆیان من بەڵام لە مانگی ڕەمەزاندا بێگومان ڕەنماییەکان یاخود ئەو کەسانە ئەبێت زیاتر ئاگاداری تەندروستی خۆیان بن چ خواردنێ بخۆن لە چی دوور بکەونەوە ئایا ئەتوانن بە ڕۆژوو بن یاخودنا ئەو کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە تاشان ئەتوانن بە ڕۆژوو بن یاخود فەرقی هەیە لە کەسێکەوە بۆ کەسێکی کە خۆی فەرقیە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیازەکە هەندێک نەخۆشمانەیە کە ئێمە ئەو نەخۆشانە بە گشتی تەندروستیان ناجێگیر و ئەمانە بە هیچ جۆرە نابێ بە ڕۆژوو بن لە کاتی ڕەمەزانە بۆ نە کەسێک کە تازە جەڵتەیەکی دڵ لەیداوە چەند دەرمانێکی زۆری هەیە کەسێک کە شەکرەکەی کۆنتترۆل نییە و دایمەن بەرزە کەسێک کە زەختی بەرزە و چەند دەرمانێکی بە دەرمانەکانی زۆر بێ کات کۆنتترۆل نییە ئەمانە باشترە ئەمانە باری تەندروستیان ناتەندروستە و باشترە کە ئەمانە بە ڕۆژوو نەبن بەڵام هێندێک نەخۆشمانەیە بۆ نمونەکە ڕاستە ئەم نەخۆشی دڵی هەیە بەڵامباری تەندروستی جێگیرە ئازاری سنگی نییە هەناسە توندی نییە چەند دەرمانێکی کەمی هەیە بە ڕۆژووبوونەکەت کار ناکاتە سەر ئەو دەرمانانەی کە دەیخوا ئەو نەخۆشانە بەڵێ ئاسایە دەتوانێت بە ڕۆژوو بێ بەڵام لە چ کاتێکا کە باری تەندروستی تێکچوو ناجێگیر بوو پێویستە بە زووترین کات ڕێنمایی پزیشکی وەربگرێ و واز بێنێ لە ڕۆژوەکەی باشە بێگومان ئەو خواردن و خواردنەوانەشی کە ئای خۆم بە بەردامی بە تایبەت لە ئێستایەوە دەزانی کە جۆری خواردنەکانمان هەمیشە گۆڕانکاری بەسەردادێت تاشانە بێ ئاگاداری خواردنەکانیان من یاخود دەبێت لە چ خواردنێ بە دوور بن ئەم کەسانە ڕاستە سەرێکی زۆر زەرور و پێویستە ئەو نەخۆشانە پێویستە وەکو چۆن لە کاتی مانگی ڕەمەزانی پیرۆزدا لە کاتەکانی تریشدا پێویستە ئەگان زۆر لە خواردنیان بێت چکە خواردن پێش دەرمانە خۆی خواردن زۆر میمە بۆ نەخۆشێک کە نەخۆشی دڵیە بێ بەگشتی پێویستە ئەو نەخواردانەی کەی خۆن نابێ خواردنێ بێ کە چەوری زۆر تێدا بێ ئەبێ خواردنەکانی فاسفود نەبێ خێرا نەبێ وەکەم خوێ بێ بە تایبەتی ئەوانەی کە فشاری خوێنیانێ ئەوانەی کە دڵیا ماسوولکەی دڵیان سستە ئەوانەی کە شەکرەیان بەرزە ئەمانە ئەبێ زۆر ئاگداری خواردنەکانیان بن تا بۆیان بکرێ کەمترین خوێ بخۆن کەمترین چەوری تێدا بێ کەمترین خواردنی سوورکراوە و ئەو خواردانەی کە چەوریە مەیوەکانی تایە کەمە بۆ تەندروست باش نییە ئەبێ کەمترین ڕێژەی ئەمەی تێدا بێ لەگەڵ ئەوشدا دەبێت پێویستە ڕێژەیەکی زۆر سەوزە و میوە بخۆن و زۆر ئاگان لەو خواردنانە بێ کە باری تەندروستیان تێک دەدا ئەبێ خۆیان لێ پارێزن و ئاگدار دەستەکانە خۆش دکتۆر کاوە بێگوان ئەوەی کە زۆر باوە جەڵدەی دڵە لە ئێستا یاری بەداخەوە لە گەنجانیشە جەڵدەی دڵ بە دیارەکەوێت کە ئەبینیت کەسێک کتۆپۆر هیچ ئایبینی بەڵام جەڵدەی دڵی ئەیات و کۆچی دوایی ئاکات پێم خۆشە باس لە جەڵدەی دڵ بکەین و هەروە جەڵدەی دڵ چەند جۆری هەیە و نیشانەکانی چین ئێمە بەچیا بزانین کە بۆ نمونە تووشی جەڵدەی دڵە بنە هیچ نیشانێکی پێشوەختەی هەیە خۆی جەڵتەی دڵ برتێ لە گیران یەکێک لە بۆڕێ خوێنەکانی دڵ ئەو بۆڕیانەی کە خوێن بۆ ماسوولکەکانی دڵ دەبە جەڵتەی دڵ برتێ لە گیران یەکێک لەو بۆڕیانە چەند هۆکارێک کاریگەری هەیە لەسەر ڕوودانی جەڵتەی دڵ یەکێک لەوانە تەمەنە بەڵام لەگەڵەوەشدا ئێستا بەهۆی گۆڕانی شێوازی زیانی ئینسانە مرۆڤەکان زۆربەی کەسەکان ئێستا وەکو کەسانی پێش 50 ساڵ 6 ساڵ زۆر ئەمە دووبارە ئاکەیتەوە گۆڕانی شێوازی ژیان واتە لەم سەردەمەی ئێستاماندا یعنی گۆڕانی شێوازی ژیانوان ئەمە هۆکاری سەرێکی بۆی کێمە تووشی نەخۆشەکانی دڵبن یاخود جەڵدەی دڵبین کاوێکە لە هەموو تەمەنەکانە بەداخەوە کە هەیە و ئایا ڕێژەکە چۆنە بەڵێ ئەمە کەسانی پێش 50 ساڵ 6 ساڵ زیاتر خەریکی کوشت و کاڵکردن بوو بەڵام مرۆڤەکانی ئێستا زیاتر سێدەنتەری لایڤیانەیە ژیانێکی ئۆفیسیانەیە زیاتری دانیشتوون زیاتر سترێسیان زیاترە ماندووبوونی دەرونیان زیاترە ئەمە کاریگەرێکی زۆری هەیە
بۆ سەر شەوازی ژیانیان. ئەم شەوازی ژیانە وای کردووە کە جەڵتەی دڵ کاتی خۆی جاران پێشتر زیاتر لەو کەسانە ڕووبدا کە لە سەروی 55 ساڵەوە بوون. ئێستا ئێمە بۆنم لە نەخۆشخانەی نەخۆشەکانی دڵی سلێمانی هەفتانە نەخۆشمانەیە 30 ساڵیان کەمترە. زۆربەی ئینسانەکان ئێستا مرۆڤەکان دانیشتوون لە ئۆفیس دانیشتن، ئیشکردنیان دانیشتنە، ڕۆشتنیان کەمە بە سیارە هاتچۆ دەکەن. ئەوانە هۆکارێکی ڕئیسیە و شەوازی خواردنیشان گۆڕا بۆن ئینسانی مرۆڤی کاتی خۆی زیاتر ئەو خواردنانەیە خوا کە خواردنی تەندروست بوو، خواردنی سروشتی بوو. بەڵام ئێستا هەموو خواردنەکانمان بۆتە فاسفود خواردنی خێرە کە ئەمە ڕێژەیەکی زۆر چەوری تێدا، ڕێژەیەکی زۆر خوێی تێدا، ڕێژەیەکی گۆشتی سووری تێدا کە هەموو کاریگەری هەیە بۆ سەر ڕوودانی جەڵتەی دڵ لە گەنجە و وەکو پێم وتی ئێمە هەفتانە نەخۆشمانەیە کە لە 30 ساڵیان کەمترە کە بە جەڵتەی دڵ لای ئێمە چارەسەر وەردەگرێت. بەداخەوە ئەی خەوتن دکتۆر.كاوە تا چەند کاریگەریە بە تایبەت لە مانگی ڕەمەزانە کە لاچە کاتەکانی خەومان تێک چووە و هەروەها درەنگتر ئەخەوین لە پێشتر و هەروە بە شەوەیەکی گشتی خەوتن تا چەند کاریگەریە بۆی ئێمە تووشی نەخۆشەکانی دڵ ببین یا تا چەند هۆکاراوە. خۆی خەوتن یەکێکە لەو پێویستیانەی ژیانی مرۆڤ کە زۆر زۆر ئەبێ ئاگای لێبێت دەبێ ئاگای لێبێت کە کاتی نووسن و خەبەراتنەوەی زۆر ڕێکوپێک بێ نابێ ڕۆژێکی ئەمۆنە ساعت 4 بەیانی بخەوێ ڕۆژێکی تریان ساعت 7 بەیانی. بەڵام وەڕێژەی خەوتنەکەش ئینسان پێویستە بەلانی کەمەوە ڕۆژانە 7 ساعت بخەوێت. ئەمە زۆر میمە باشترین خەویشەوەیە کە شەوانە زوو بخەویت بەیانیان زۆر خەبەرە بێتەوە. لە کاتەیە چۆن بخەوین ینی ئێمە قورسە ئەبێ خستین بۆ پارشێ و کاتی پارشێ و دیاری کراوە زۆر کەسێ ناخەبێت و یاخۆت هەیە لە تا پارشێ و ناخەبێت دواتر بڵێ ماوەیەکی کەم ئەخەبێت و دواتر هەڵەسێتە سەر ئیش و کاری. ئێمە لە ڕەمەزانە تۆ خواردنێکی زۆر دەخۆی بە تاتی ئێواران یان پارشەوە. باشترین شت ئەوەیە کە تۆ ئێواران دوای بەربانک خواردنێکی کەم بخۆیت، خواردنێکی زۆر نەخۆیت، لەگەڵەوەشا زوو بخەویت بۆی بەلانی کەمەوە تا پارشەوە تۆ بتوانانی 6 ساعتێ بخەیت بۆی کە مێشکە ئیسراحەت بکە، دەرونی ئیسراحەت بکە، لاشە ئیسراحەت بکە. دوای ئەوە بەربانک اینجا خواردنی وەکو خواردنێکی بەیانی خواردنێکی شاهانە بخۆیت زۆر زەرورە بۆ مرۆڤەکان. ئەسایە کە بخوێتەوە بەڵام پێویست ناکە بخوێتەوە تانیوەڕۆ. ینی ئەمە وات لە یەکە هەم گەدە و نظامی هەرسکردنە تێکچێ هەم تەندروستی دەرونی و تەندروستی لاشەش تێکچێت. باشە باسی نیشانەکانی جەڵتەی دڵمان کرد دواتر ئەو پرسیارانەی کە هاتم بەسەرێکە باسی خەومان کرد نیشانەکانی تری دیکەی چین؟ خۆی زۆرترین نیشانەی جەڵتەی دڵ ئەوەیە کە ئازاری سینگێ بۆ دروست دەبێت بۆ کەسێک کە جەڵتەی دڵ لی دەدا ئازاری سینگ عادەتەن ئازاری سینگ لە جەڵتەی دڵە زۆربەی کات هەموو سینگی نەخۆشەکە دەگرێتەوە و شێوەی ئازارەکەش قورسیەک یان گوشینێک یان زەختە لەسەر سینگی نەخۆشەکە دروست دەبێت. زۆربەی کات لای ڕاست و لای چەپ و ناوەڕاستی سینگ هەمووی بێکەوە دەگرێت. شتێکمانێ ئێمە ئەڵێ دەستە لە ناوەڕاستی سینگە دابنێ هەمووی دەگرێتەوە. زیاتر ئەو ئازارانەی کە بریسکەیەک دەکات تیژە بەس لای چەپ لای ڕاست چەند چرکەیە دەخانێ ئەمە ئازاری جەڵتەی دڵ نییە. زۆربەی کات ئازاری جەڵتەی دڵ پێویستە کە هەموو سینگی زۆربەیکا بگرێتەوە و زیاتریش لە 20 دقە دەمێنێتەوە. بەڵام ئێمە مشکلەیەکمانەیە زۆر جار ئەو کەسانەی کە نەخۆشی دڵیان هەیە زۆر کات ئازاریان نییە یان ئازارەکە بەم شێوە تپیکەڵە نمونەیە نایە کە ئێمە بۆمان دێ زۆر جار ئەمە شێواویەک یان قورسێک لە تەشخیصی نەخۆشەکەت بۆمان دروست دەکە. زۆر جار هێندێ نەخۆشیە بەس سەرگەدەی دێشێ، زۆر جار ناوشانی دێشێ، زۆر جار بەس قۆڵی چەپی ئازاری هەیە لەگەڵەوەشە جەڵتەی دڵە. بۆیە ئێمە ئەبێ زۆر بە وریاییەوە ئەو ئازارانەی کە لە ناوکەوە تا چەناگە دروست دەبێ بەتایەتی کەسێ کە زەخت فشاری خوێنی هەبێ کە شەکرەی هەبێ کە تەمەنی هەبێ یان جگەرەکەش بێ ئێمە ئەمانە ئەبێ زۆر بە وریاییەوە هەڵس و کەوتی لەگەڵ بکەین و تەختیتی دڵ و چەند هێڵکارێک و پێویست فۆرساتێکی بۆ بکرێن. باشە و جەڵتەی دڵ پەیوەندی نیە بە تەمەنەوە. تەمەنێکێکە لە هۆکارە سەرەکیەکانە بەڵام ئەنفۆرچونەتلی ینی بەداخەوە ئێستا لە گەنجیشتا زۆر زۆرە وەکو پێم وتی بەهۆی خواردنێکی زۆر چەور و خواردنی خێرا
جوڵەی کەم ریاضە نەکردن شێوازی ژیانەکە دیسانەمە کاریگەری هەیە کە بەربڵاو بێت لە هەموو تەمەنەکە. دکتۆر کاوە لە قسەکان تا باسی جگەرەت کە جگەرە کێشان ئەو کەسانی کە جگەرە کێشن ئەو کەسانە ئەگەر بە ڕۆژوو بن وەک دەزانی کە ماوەیەکی زۆر ینی بە ماوەی 15-16 ساعتەوە خۆ دەگریتەوە تەحمل نەکەیت کە جگەرە نەکێشی بەڵام دواتر دوایەوەی کە ڕۆژەکەی ئەشکێنێ دوای ناخواردن ئەبینی کە دەسەکاتەوە بە جگەرە کێشان واتە لاچێ زۆر بکێشێت بۆی تعویزی ئەو بکاتەوە کە بە ڕۆژ نەیکێشاوە ئەمە تا چەند تەئسیری هەیە. جگەرە یەکێکە لە خراپترین خۆکانی مرۆڤایەتی کە تووشی بوو بەتاتی ئەمە وەکو دکتۆری دڵ زۆر ڕقمان لە جگەرەیە و یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکانی نەخۆشەکانی دڵ و جڵتەی دڵ و فشاری خوێن جگەرە کەسانێکیان بۆلاتان زیاتر جگەرە کێشن یەکێ لە هۆکارە ڕئیسەکان شەر نییە هەمویان بەسێکێ لە هۆکارە سەرەکیەکان بریتە لە جگەرە بۆ ئەمە دایمان بەردەوام ئامۆژگاری نەخۆشەکانمان دەکەین کە جگەرە مەکێشن بە یارمەتیتان جگەرە مەکێشن. ئایا زۆری جگەرە کێشان و هەروەگە بڕەکەی کەم بێ کاریگەری هەیە گۆڕانکاری دروستەکەت تا زۆرتر جگەرە کێشی زەرەری زیاترە وە کاریگەری زیاترە و هۆکارێکی زیاترە بۆ بوونی جەڵتەی دڵ و نەخۆشەکانی دڵ بەگشتی بەڵام یەک جگەرەش ئێمە بە جگەرە کێش دایدەنێ ڕۆژانە یەک جگەرەش کێشێ هەر جگەرە کێشە لای ئێمە چگا دەرکەوتەوە کاریگەری هەیە. باشە دکتۆر بگومان چارەسەرەکانیشی ئەگۆڕێت ئەو کەسانی کە نەخۆش تووشی نەخۆشەکانی دڵ ئابانێت و بەسە باسی نیشانەکان بۆ ئێمە کرد بەڵام بگومان چارەسەرەکانیشی لە کەسێکە بۆ کەسێکی کە ئەگۆڕێت چارەسەرەکان بە چ شێوەیەکە خۆی ئێمە بە شانازیەوە سنتەری سلێمانی نەخۆشخانەی سلێمانی بۆ نەخۆشیەکانی دڵ ئێمە دایمە لە سەراستی عراقە یەکەم دایمن ئەگەر دەستان خۆش بێت و بەردەوام ئێمە تاکە خەسخانەیەک بووین لە پێش هەموو عراقە کە دەستمان بۆەوە کرد لە 24 ساعتدا خەفارەتمان هەیە ئێشەگریمان هەیە و هەرکە نەخۆشێک کە بە جەڵتەی دڵ داخل بێ لای ئێمە یەکسەر تیمی تایبەتمان هەیە هەم لە دکتۆری پسپۆر هەم لە کارمەندی زۆر لێ هاتوو شارەزا کەمتر نظامی جیانی بریتیەوەی لە ماوەی 2 ساعتە تۆ بتوانی قەسەرە بۆ نەخۆشانە بکەی بەس ئێمە بە شانازیەوە کەمتر لە 2 ساعت کەمتر لە نی ساعتیش بۆ زۆربیان ئەگەر پێویستکە قەسەڕی دڵیان بۆ دەکەین هەتا 24 ساعت حوت ڕۆژ لە هەفتەیەەکە ئێمە بەردەوامی و ئێمە هەموو کاتێ لە سانگاندنە لە پێش هەمویانەوەی لە عراق دەستان خۆش بێت و مادوو نەبن ئینشەڵڵا. دکتۆر کاوە باکەمێک باز لە سوودەکانی میوەش بکەین دواتر ئێمە هاوکارانمان پێکەوە بینەری ڤیددیوەکە بین کە باس لە سوودەکانی کێویەکات کاک دەزانین هەم میوەیەکی خۆشە و بێگومان هەم لە ڕووی تەندروستیشەوە سوودی هەیە میوە تا چەند گرنگە بۆ کەسانێک کە نەخۆشی شەکران هەیە یاخود زەختیان یاخود نەخۆشیەکانی دڵیانی ئەمان ناتوانن بۆ نمونە ئەو میوانە بخۆنیانی کە شەکرەکەی دەستکردنیە ینی میوەی سروشتین خۆی بەگشتی میوە زۆر بەسوودە و پێویستە هەموو کەسێ ڕۆژی 2 پۆرشن یا 2 بەش 2 جار میوە بخوا بەلانی کەمەوە و بەلانی کەمەوە 200 گرام میوە بخوا سەوزە زۆر بەسوودە چگە ئەمە ئەنتیۆکسیدانتی تێدا کە دەبێتە یەکێ لەو هۆکارانەی کە بپارێزێ لە دروستبوونی سەرەتان لە دروستبوونی نەخۆشی دڵ لە دروستبوونی فشاری خوێن لە دروستبوونی شەکران بەڵام لەگەڵەوەشدا ئەو کەسانەی کە نەخۆشی شەکران هەیە چەند میوەیەک هەیە دوای دروستبوونی نەخۆشی شەکرا پێویستە ئەو نەخۆشە ئاگاداری بێ نەیخۆنیە خۆت کەمی بکەنەوە دەبێت زۆر بە ڕێژەیەکی کەم بیخوا لەوانە شووتە کاڵەکە هەنجیرە ترێیە خوورمایە ئەوانە ڕێژەیەکی زۆر شەکری تێدا ئەم شەکرە دەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی شەکر لە خوێندا بۆیە پێویستە ئەو نەخۆشانێکە شەکرانەیە ڕێژەیەکی زۆر کەم بخوا ئەگە خواردشی ئەبێ ڕێژەیەکی زۆر کەم بخوا چەند میوەیەکی تر باشترە دەتوانێت بۆ سێوێک لە تێ بخوا پرتەقال لە تێ پرتەقال بخوا بەڵام نەخۆشیکە نابێ بچێ چەند پارچەیەکی گەورە شووتی بخوا ئەمە باش نییە نیان چەندێککە خوورما بێکەوە بخوا ئەمە دەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی شەکر و کۆنتترۆل نەبوونی شەکرەکەی بۆیە ئەو کەسانێکە شەکرانەیە تۆزێ جیاوازە لەو کەسانی کە نەخۆشی دڵیانەیە بەڵام ئەوەی کە نەخۆشی دڵیانەیە زەختیانەیە زیاتر ئەسڵەن خواردنی میوە سەوزە دەبێتە هۆی باشبوونی تەندروستی و دەبێتە هۆی دابەزینی فشاری خوێنی نەخۆشەکە. باشە دکتۆر ڕابۆچوونی زۆر جیاوازەیە لەسەر کاتی خواردنی میوە هەندێک لە پسپۆران و دکتۆرەکان ئەڵێن کە بۆ نمونە دوای ناخواردن یاخود بۆ نمونە سعات 8 بۆن و ئەو کاتە ئەتوانی مێ بخۆی هەلێکی کەش بە پێچوانەوەڵەن ئەگەر هەچ کاتێک کە تۆ
حەزت لێ بوو ئەتوانی میوەکە بخۆی باشترین کات بۆ میوە خواردن کەیە؟ خۆی تا ئێستا نەسلمێنراوە کە باشترین کات بۆ میوە خواردن چ کاتێکە بەڵام میوە هەموو کاتێ باشە و پێویستی شەکەمە بیخۆین کاتێ بیخۆین کە لەسەر گەدەیەکی بەتاڵ بێ باشترە لەسەر گەدەیەکی بەتاڵ بێ بۆی تۆ کە نادوایەوە نانەخوارد ڕێژەیەکی کەمتر خواردنی چەور و قورس و ئانە بخۆیت بۆ شێوازە بخورێت زۆر باشە بەڵام تا ئێستا نەسلمێنراوە یعنی کام شێوازیان باشترە باشە دکتۆر کاوە ئێستا پێکەوە لەگەڵ بینەران بینەری سوودەکانی کێوی بین و دواتر بەردەوام بین. کێوی دەوڵەمەندە بە ڤیتامین C بە شێوەیەک ئەو ڤیتامینەی تایدایە کە لە هەر 100 گرامێکە بڕی 200 بۆ 300 میلیگرام ڤیتامین C تایدایە. هەروەها توێژینەوەکان ئەوەشان دەرخستووە کە خوێی توخمەکانی فۆسفۆر و پۆتاسیۆم و ئاسن لە ناو میوەی کێویدا زۆرە کە ئەوەش دەبێتە هۆی هۆکاری دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل لە خوێندا و کێشی لەشیش دادەوازێنێت. بەڵێ بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوام دەبین لەگەڵ دکتۆر کاوەیە. دکتۆر کاوە لە سوودەکانی کێوی باس کراوە کە ئەم میوەیە هۆکارە بۆ ئەوەی کە کێشی لەشت دابوازێنرێ. وەک دەزانی کێکێک لە هۆکارە سەرەکیەکانی توشبوون بە نەخۆشی شەکرە یاخود نەخۆشیەکانی دڵیش قەڵەویە کە هەموو جارە دوکتۆرەکان ڕەنمای ئەومانەکان کە وەرزش بکەین و هەروە ئاگامان لە کێشی جەستەی خۆمان بێ بۆی بە دوور بین لەم نەخۆشە درەشخانانە تا چەند میوەکان تاشان کاریگەریان هەیە بۆی کە ئێمە کێشی لەشمان دابەزێنین و باسی وەرزشکردنیش بکەین بۆ ئەو کەسانی کە نەخۆشەکانی دڵ یاخود شەکریان هەیە. خۆی وەکو بڵێ تایبەت کە وەزنی کێشی لەشدا بەزێنێ شتێ نییە کە بڵێ کێشی لەشدا بەزێنێ بەڵام کێویەکێکە لە میوە هەرە بە سوودەکان ڕێژەیەکی زۆر ڤیتامیناتی تێدا بتاتی ڤیتامین C لەگەڵەوەشە ئەنتیۆکسیدانتی تێدا کە لاشەی مرۆڤ دەپارێزێ لە سەرەتان و نەخۆشی دڵ و فشاری خوێن و زۆر شت بەڵام پێویستە تۆ بۆی وەزن زیان نەکە دایمەن کێشێکی ئایدڵتە بێت تەندروست و باشە بێت پێویستە مرۆڤ بەلایەنی کەمەوە هەفتانە 5 ڕۆژ یان زیاتر جاری 40 دقیقە وەرزش بکە باشترین وەرزشیش ئەو وەرزشانەیە کە وەکو ڕۆشتنی خێرا مەلەکردن پاسکیل پێویستە ئەوانە بکەیت لەگەڵەوەشە ڕێژەیەکی کەم خواردن بخۆیت ئەو خواردانەی بەتاتی کە ڕێژەیەکی زۆر چەوریان تێدا خوێیان تێدا ڕێژەیەکی زۆر چەوری مەویان تێدا و خواردنە خێراکان پێویستە پارێز لەم خواردنانە بکەین وە خواردنەکانە پێویستە ڕێژەیەکی زۆر میوە و سەوسەی تێدا بێ ئەمانە زۆر بۆ شێوازەگەر شێوازی ژیانمان بکەین بەم شێوازە وەرزش بکەین بە بەردەوامی بە دوورەبین لەم نەخۆشیە درەژخایانانە. ئەی بۆ کەسانی کە بۆ نمونە نەخۆشی شەکریان هەیە یاخود سەختیانە یاخود نەخۆشەکانی دڵیانە ئەبێ ئەو کەسانش بە بەردەوامی لە جوڵەیە بن واتە دانەنیشن تاشان وەرزشکردنیش بۆ ئەمان گرنگە. خۆی وەرزشکردن بۆ هەموو کەسە گرنگە بەتاتی بۆ کەسانی کە نەخۆشی دڵیانەیە بۆ کەسانش کە توش نەبوون بۆی توش نەبن وەکو خۆپارێزیەک ینی خۆیمە نابێت ئەو کەسانی کە نەخۆش وەرزش بکات و ئەگەر لە تەندروستی بێ ئێمە بێ خۆمان پارێزین بۆی کە نەخۆش نەبین بەڵام لەگەڵەوەشە ئەو کەسانی کە سیستی مەسوولەکانی دڵیانەیە یان ئەوانەی کە ئازاری سنگ و جەڵتەی دڵیان لێ پێشتر تووشان بووە یان ئەوانەی کە فشاری خوێنیانەیە ئەوانەی کە نەخۆشی شەکرانێ ئەوانە پێویستە زیاتر ئاگداری تەندروستی خۆیان بن وەکو پێم وتی بەپێی توانە بۆ نەکەسێ کە نەخۆشی جەڵتەی دڵ لێی داوە سیستی ماسوولەکانی دڵیە لەوانەیە وەکو کەسێکی ئاسایی نەتوانێت 40 دقیقە وەرزش بکە ئەمە پێی دەڵێن بە نەخۆشەکە
تۆ چەند توانی بیکە شەر نییە بە یەک جار چل دەقیقە وەرزشەکە بکەیت تۆ دەتوانانی یەکەم جار 5 دقیقە 6 ئەگەر ئیسراحەت بکەیت بیزەوت دوای ئەوە خۆت کە بەردەوام بووی لەسەر وەرزشە کاتەکەی زیاد دەکە هەست پێ ناکەیت تۆ لەوانەیە هەفتەی یەکەم بتوانانی 5 دقیقە وەرزشکەیت جەستت وردە لەگەڵ یاڕایەت بەڵێ توانای جەستت زیاد دەکە و توانای دڵ زیاد دەکە و تەندروستتر دەبی و ئەمە نەخۆشم نیە من زۆر جار نەخۆشەکان پێیان دەڵێ ناتوان دکتۆر هەتا لە ژوورەوەش وەرزشکەم یان لە ژوورەوەش هاتچۆکەم دەڵێن با دەستە بگرن باوەڕ دەکەی دوای ماوەیەکتر دوای وەرزشکردن و بە پێی ڕێنماکان کە بۆی دادەنێن دەجوڵێ دوای مانگێ دوو مانکە و نەخۆشە دەڵێ 500 مەتر جاری وا زیاتری هاتچۆ دەکەم ماتە وردە ئیتر ئەو کەسە گۆڕانکاری یعنی بەسەراتێت و کاریگەرەکانی دەرەکەوێت لەو کەسە بەتابێت و کۆتە و کەسانی کە نەخۆشەکانی دڵیان هەیە زۆر باشە دکتۆرکە کاتی پرۆگرامەکەم زۆر کەمەوە پێم خۆشە ئەو کاتێکە لە بەردەستمانایە وەکو دوڕێنمایی بەڕێزت بەتابێت بۆ کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە پێم خۆش باز لە جۆرەکانی نەخۆشی شەکرەش بکەین بەڵام کاتی پرۆگرامەکە دەرفەتی نەدا بەڵام وەکو دوڕێنمایی دۆ خۆی باشتر ئەوانەی کە نەخۆش شەکرانێ بێ زۆر ئاگداری تەندروستی خۆیان بن زۆر پابند بوون بە ڕێنماکانی پزیشکەکان کە چاودێری دەکا و ئاگداری دەکا پێویستە دەرمانەکانیان لە کاتی خۆیدا بخۆن پێویستە تابۆیان بکرێت شیرنەمەنی دوورکەونەوە لە خواردنە چەورەکان دوورکەوتنەوە لە خواردنەی کە فاسفود و خێرا دوورکەوێتەوە ئەو میوانەی کە شیرینە و ڕێژەیەکی زۆر شەکری تێدا وەکو پێمە باڵێ وتمان ئەگان لەو جۆرە خواردانە بێ پارێزکە لەگەڵەوەشا وەرزشکە وەرزش بۆ ئەو کەسانی کە نەخۆی شەکرانێ زۆر پێویستە چوگاتی لەگەڵ وەرزشا تۆ ڕێژەی شەکر لە خوێنادا دەبەزێ لە ڕێگای ماسوولکەکانەوە جسمەوە بەکاردێنرێ وا دەکا کە ڕێژەی شەکر کۆنتترۆل بێ و کەمتر کاریگەری لەسەر لاشەی مرۆڤ بێت دوکتۆرە پرسیارە زۆرەکرێت گە بە کورتی وەڵام بێتەوە سپاس دەکەم خورما بۆ کەسانی کە نەخۆشی شەکرانێ بۆ ڕۆژ و شکاندن ئەتوانن خورما بخۆن خۆی خورمایەکێکە لەوانەیە ڕێژەیەکی زۆر شەکری تێدا و هەندێک جۆری شەکری شێر هەر لە خورما دروست دەکرێت پێویستە لەوانەیە بتوانێت دەنگی خورما بخوا بە زیاتر باشتە باشە کەسەکانە خۆش زۆر سپاس بۆ تۆ دکتۆر کاوە سپاس بۆ تاوی زانیاریەکانەدەم ڕۆمان دوومان کردی سپاس بە بەڕێستان سپاس بۆ ماندوونتان زۆر سپاس بینەرانی خۆشەویستی وادارم کە سووتان لە پرۆگرامی ئێوارەی ڕەمەزان بینی بێت لە ڕێنماییەکانی دکتۆر کاوە بە هیوای تەندروستێکی باش بۆ گشت لایەکتان ڕۆژ و تاعاتی هەموو لایەکتان خۆ ببێت ئێوارێکی خۆش بۆ گشت لایەکتان